وڵاتەکانە هەندێک کەس بەماسکێکەوە دێنە بەردەمت کەسێکی زۆر باش خۆیان دەرئەخەن بەڵام لە ڕاستی ئەوانی یعنی کاتێک تێکەڵیان ئەبیت و سەرەتا بە کەسێکی زۆر باش خۆیانت پێ ئەناسێنن بە ماسکێکی باشەوە بەڵام کە تۆزێک تێکەڵاو بوویت و مەسەلەن داوای شارەزایەکتری بوون هێشتا بەتەواوی کچەکە شارەزای نەبووە کوڕەکە داوای خۆشەویستی لێیەکە کچەکە یعنی پێی هەڵەخەڵەتەوە زانێ کەسێکی زۆر باشە بەڵام وانە کاتێک تێکەڵاوی یەکە بن یعنی مەسەلەن هەفتەیەک مانگێک ئەوە کوڕەکە ماسکە خراپەکەی خۆی لە ئەدات ڕۆیەکی کەپشانی کچەکە ئەدات ئایا بە ڕسمی نەشیاو بێ یان قسەی نەشیاو بێ هەڕەشە لە کچەکە ئەکات و کە یعنی حتا خۆی خۆشەویست ئەکات و کوڕەکە وای لێ ئەکات کە هۆگیری خۆی بکات کە یعنی هۆگیری خۆشی کرد قسەی نەشیاوە کات و وێنی نەشیا و دوای ئەوەش کە کچەکە یعنی چۆن ئەڵێ بۆی نانێرێت یان شتێک هەڕەشەی لێ ئەکات یان ئەلێ من مەسەلەن ئاگاداری ماڵەوەتانەکەمەوە یان نامە بۆ برات ئەنێرم یان باوکت پێویستە ئەو کچە نەترسێت لە هیچ شتێک پێویستە بڵێت ینی من بێخاوەنیم و هیچ شتێکی هەڵام نەکردووە ئەو کچە تاکو بترسێت ئەو باوەڕ ناکەم هیچ کەسێک بتوانێت ئەو شتانە بکات ئەگەر وجدانی هەبێت ناکەمە لێرە شتی وا هەبێت چونکە ئەگەر تەلەفۆنش ئەکەی باوەڕ ناکەم وەڵامت بدرێتەوە ئەوانەی کە پێویستە بۆت ناکرێت جێبەجێ ناکرێت ئەوکێ کچان خاستن بە تایبەتی زۆر کێشیان لە تۆڕە کۆمەڵەتەکان دیتە سەریان چونکە کچن و لێرەش بە شێوەیە جیاواز سێریانەکەن هەروەها کوڕان وەکو حەزێکی خۆیان یان یەکتر ناسینێ بە زیاتر بە حەزی خۆیان دیان بزانن ئەم کچانە بەکێ بۆ کات بەسەربردن شتی وا قساکەن لەگەڵیانە و تووشی هەزار کێشەیانەکەن کە ئەوان وەک بڵێ زەمبیشیان نییە لەم حاڵەتەیە نەبینەوە کێشەکە چارەسەر بکرێ بەڵام لە سلێمانی هەولێر ئەوانە توان ینی یەکسەر شتێ بکەم بۆی ئەمڕۆ ئەم شتە لاچێ لە سەریانە بەڵام لێرە هیچ شتێکم نەبینی توانین بڵێین ئەم یەکتر ناسینی شتێ لەوەیە وێنەیە یا شتێ لە تۆڕی فەیسبوک ئەوانەوە بدزرێ ببرێت هەڕەشە ئەکرێت لە کوردواری خۆمانشە ئەم شتانە قبول نەکراوە و لە ئاینەکەشمانایە ئیتر ئەوە دەکا ببێتە پرسیار لە مێشکی خۆی ئەخواتەوە هەتا توش شتێک دەبێت لەمانە خۆکوشتن و أمانة دروس دبيت. عندهم كبت من ناحية البنات بالذات، فإذا شافوا بنية مثلا لابسة قصير أو مثلا أهلها منطيها حريتها فقبلها هاي البنية مو زينة تستاهل إنه واحد يتحرش بيها، فيعني هالشي وعي ما واصل لهم يعني لحد هسه للأسف. فنشوف دائما خصوصا بالعراق البنية هواي تعاني من سالفة التحرش، يعني بأي مكان تروح مثلا مول، تروح يعني مثلا مدينة ألعاب، يعني سوق، أي مكان حتى وهي بالبيت على المواقع مال التواصل الاجتماعي يدزولها رسالة ممكن سؤال أو ممكن نتعرف عليك أو من هاي السوالف. يعني للأسف هواية منتشرة هذا الشيء، بس إن شاء الله يعني بالوقت القادم إن شاء الله راح يخف هالشيء. أكو هواية بنات يتعرضون للتهديد، هواية بنات مثلا يجيها عن طريق الحب، أني أحبك أو أني أريدك أو أني راح أتزوجك، يعني ينطيها الثقة، يخليها تثق بي، وراها يقول مثلا من تدز صورتها يقوم يهددها لو تنطيني فلان مبلغ لو أني أفضحك. فبهالحالة البنية يعني خطية ما تقدر تسوي شيء، يعني هي من ناحية هي مو حجر يعني حتى نقول حرام اللي سوته عيب، حالها حال أي ولد عندها قلب وتحب وثقت بهذا الشخص، بس هذا الشخص يعني مو كفو. بس من ناحية همين تخاف من الأهل، فالأهل يعني راح يذبحوها ويقتلوها ومن هاي السوالف، ما يخلوها تطلع بعد، ما يخلوها تدرس. فهنا للأسف همين بكركوك يعني ماكو فد منظمة أو شيء يعني شلون أقول لك يعني تحافظ على البنية، تنقذ البنية من هاي الأشكال، من هاي النماذج. بس إذا بأربيلة وسليمانية أكو أني ما أعرف، بس هنا ماكو هالقد. فأغلبية البنات هواي يخافون من هاي الأشياء، وحتى ما يقولون لأهلهم، يا دوب يقولون مثلا صديقتهم ساعديني، أني ما أعرف شو أسوي يعني.